چلا بەمانای مردن نییە بەمانای زیندووکردنەوەی ژیانە. ئەمڕۆ چلەمین ڕۆژی شەهیدبوونی ژنی پێشەنگ و ئاکادمیستی کورد ناگەهان ئاکسەلە. ئێمە لە کاتێکدا ئەم ڕۆژە بیردەهێنینەوە کە لە هەموو شوێنێکی کوردستان ژنانی پێشەنگ چالاکن دژی عقلێتی پیاوسالاری شەڕ دەکەن. ئەو عقلێتە پیاوسالارەیە کە ناوەندگەراییە ژن پەراوێز دەخات ڕۆژانە دەیان کوژێت و جگە لە قوربانیکردن بێدەنگی و لە ناوبردن. هیچ پێناسەیەک بۆیان نییە بە پێی ئەم عقلێتە نە ژنان نابێ ناکرێ و داوا داخوازیەکانی کانیان بکەن. بە پێی ئەم عقلێتە نابێت بە دوای ناسنامەی خۆیاندا بگەڕێن. ئەگەر بە دوایە بگەڕێن ئەوە زیندانی دەکرێن بەگشتی دەکرێن بڵێن ئەم عقلێتە هەمیشە ژنە پێشەنگەکان دەکاتە ئامانج. بەڵام لە بەرامبەر هەموو ئەو گوشار و هێرشانەیە کە ئەم عقلێتە سیستەمی پیاوسالارێ بەسەر ژنانە دەیکات نەک ژنان بێدەنگ نەبوون بەڵکو بە شێوەی جۆرا و جۆر شەڕیان کردووە هاوارەکەیان لە هەموو کاتێکا بەرزتر کردوتەوە. نزیک بە 2 مانگە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دوای ئەو جینایەتی کە بەرامبەر شلێر ڕەسووڵی و ژینا ئەمینی کرا ڕاپێڕینێکی یەکجاری گەورەمان بە پێشەنگایەتی 2 هێزی دینامیکی کۆمەلگا واتە ژنان و جوانان بینی کە هەموو کۆمەلگا لەژێر ئاڵای دروشمی ژن ژیان ئازادی کۆ کردەوە. دروشمێ لە کوردستانەوە سەرچاوی گرتووە لەسەر ئایدۆلۆژیای ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان دامەزرا. بەڵام تەنیا لە کوردستانە سنوردار نەما دروشمێک کە ئێستا لە هەموو ئێران و جیهاندا دەوترێتەوە چونکە واتای ژیان و ئازادی جیاوازتر و بەهێزتر کردووە. ئەوەی زۆر گرنگە باسی بکەین ئەوەیە لە پرسەکاندا کەس نەگریاوە دایکی شەهیدان سەمایان دەکرد و دەیانگوت تۆڵەی ڕۆڵەکانمان بکەنەوە درێژە بە شۆڕش بدەن. ئەمە لە چلامین ڕۆژی شەهیدبوونی ژینە ئەمینی ڕۆژانی دواتریش بینیمان. بەڵام لەلایەکی لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشی ژن بەڕێوە دەچێ لە حاڵێکدا کە لە بەشەکانی تر واتە لە باشووری کوردستان ژنە پێشەنگی کورد ئەندامی ناوەندی لێکۆڵینەوە ژنۆلۆژی ناگیان ئەکسەل دەبێت بە ئامانجی هەمان ئەو عقلەتەی کە ژینە ئەمینی شەهید کرد. ئەمە لە ڕاستیدا ترۆکێکە لە بەرامبەر بە پێشەنگایەتی خەتی ژن ژیان ئازادی. ئێمە پێویستە بزانین ناگیان ئەکسەر کێ بوو بۆ ژنان و بە تایبەتی ژنانی کورد چی کرد. هەواڵانمان ناگیان هەمیشە لە هەوڵی کۆکردنەوەی مێژووی خەباتی ژنان لە سەرانسەری کوردستانە بوو بۆ ئەوەی بە زیندوی بمێنێتەوە. بە سەدان ژنی پەروەردە کرد و لە پەروەردەیەکدا هەوڵیدا جەوهەری ڕاستەقینەی ژن نیشان بدات. ئەمە لە بنەمادا کەسایەتێکی شۆڕژگەری ساز دەکرد کە سیستەمی دەسەڵاتدار وەکو مەترسێکی گەورە بۆ خۆی دەیبینی بۆیش بە خراپترین شێوە هێرشیان بردەسەر. بەڵام هەر وەکو گوتمان شەهادەت بۆ شۆڕژگەران بەڵێن دووبارەیە بۆ ژیان دووپاتکردنەوە و پەیمانە تا سەرکەوتن. آزادی ژن ژیان ئازادی. ساڵۆنێک کتێبخانەکەیە